لە ماڵی هێزکرد گران نەبوو مامۆستا؟ ناوەڵە ئەمن چۆکە دەزانی لۆ غورفەی خۆم هەیە تەکالیفت هەبی خزمەت بکرێ و ئەمن هەموو شتی خۆم بە خۆم دەکەم ئەوەم باشە ئەمن ئەگەر لەسەر کورسێکیش بی تەختەکی گچکەش بی پاردەمەوە جێبلێ نییە لە مارش الحەمدوللا یعنی ئێستا ئەمە قۆناغی ماریمە بەرە و کەمبوونەوە دەڕۆی مەسە کچەکەم چوویتە ڕێی خۆی باشن چۆنە زۆر سپاس کچەکەم ئەوە شووی کردێ چوویتە ڕێی خۆی کوڕەکەم ژنی هینە ئەویش چوویتە دەرێ پیرۆزیان بیوەڵا زۆر سپاس ناوانما مفازە بوو لەم ڕەنگەم دەمەش دەنابێت بناسم وەڵام نەمزانی بوو منداڵەکان یانی بۆ عمرە گەیشتنەوەی کە زەواج گەورەمە ڕاستی لە هەر گەنجانە دەردەکەم بۆنی ڕیچ سپی بووە من تەمەنم 6 سارە فاتەمە درێژکە ئەوێ ڕۆژێ دانیش فکرم لێ دەکردەوە بۆدەم بۆ 6 سارگەرە زۆرە مەخۆران بەس ئینسان هەست پێ ناگە دەزانی هەر تەمەنێک جوانی خۆی هەیە هەر تەمەنێک وەزعی تایبەت بە خۆی هەیە ژیانی خۆی هەیە خواردنی خۆی هەیە ڕۆیشتنی خۆی برادری خۆی هەیە دەزانی جاریوان لەگەر تەمەن برادریش دەگۆڕێ مەسم برادر لە قۆناغێک لە بۆخوا هەیە لەگەرت دەبی هەیە لەگەرت دەمینێ هەتا مردنێ مەسە دووسەیەکن بەڵام ئەوانی دی زۆر جار دەبینی گۆڕانکاریان بەسەدادێ